بۆ بەڵام وەک دەوتات کە پێشتر جێمولای خۆش بێ هەمووتان بەخێر بێن سەر و سەرچاو ئەمڕۆ چلەمین ڕۆژی پێشەنگی ئازادی ماریایە چل ڕۆژە پێشەنگایەتی مرۆڤایەتی کە دژی هەموو داک و دژی هەموو داپڵۆرسێنەر و دەنگی ئازادی ماریا بوو بە قوربانی ئەو کۆمەلگایە ماریا بوو بە قوربانی هەموو ئەو مرۆڤە چەسانەوە من لەم ڕۆژەدا وەکو هاوڕێیەکی ماریا وەکو چالاکوانێکیش بە تەواوی مرۆڤاتی ئەڵێم کوشتنی ژنان کوشتنی مرۆڤایەتی بوەستێنەوە وەکو کەسوکاری ماریا وەکو دایکی ماریاش کە نەیتوانی لێرە ئامادە بێ هۆکاری ئەوە بوو کە میوانانی لە دەرەوەی شار هاتوونە نەیانتوانی کە زووتر بگەنە سەر گۆڕەکەی و لەگەڵ ئێمەیە لە مەراسیمەکەی ئامادە بن دەستخۆشی دایکی ماریاش بۆ هەموو ئەو هاوڕێیانەیە کە لە دەرەوە و لە ناوەوەی هەولێرەوە ئامادە بوونە بۆ مەراسیمەکە زۆر سپاسی یەکە بە یەکەتانەکەم و داواکارین کە هەمومان هاوکارمان بن کە بکوژانی ژنان بە سزای خۆیان بگەێنن و لەم ڕۆژەدا داوا لە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمەکەم کە ئەو کەسانەش کە چەک وەرەگرن بۆ کوشتنی مرۆڤایەتی تەنانەت سزای لێپێچوونەوەش لەگەڵ ئەو کەسانە بکرێت کە چەک وەرەگیرێ و کوشتنی مرۆڤایەتی و ژنان بە تایبەتی بوەستێنن. کەیسەکەی ماریا بەکوێ گەیشت؟ کەسەکەی ماریا تا ئێستا لە قۆناغی سەرەتاییە من لێرەوە ناتوانم هیچ شتێکی بڵێم بێ پارێزەران و یان بێدایکی بەڵام ڕێکارە یاسایەکان دەستی پێکراوە و بەردەوامە. بەڵێ بەتەکیت بەڵێ دەست خۆش بێ ئەمە پرسێکی زۆر گرنگ بوو چونکە ئێمە هەمومان بەتەڵێکی زۆر تایبەتین لە تۆڕە کۆمەڵاتیەکان کوشتن واتای کوشتن کە هەر لە هەر شوێنێک کە ژنێکە کوژرێ تەنانە ژنێک ناکوژرێ ژن کۆمەلگا ستونی کۆمەلگایە لە هەر شوێنێک کە ژنێکە کوژرێ تەواوی دەنگی مرۆڤایەتی و تەواوی دەنگە ئازادی خوازەکانە کوژرێ کەناڵەکان و زۆربەی ڕێکخراوەکانی ژنان ئاگادار کراونەتەوە کە بە حیساب و هەمویان ئامادە بن بەڵام بەداخەوەکو دیارە هیچ کەسایەتی ژنان و هیچ ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانی ژنان ئامادە نینە ئەمەش واکە کە بکوژان زیاتر هێز لەوە وەرگرن کە یەکبوونی ژنان زۆر پەسیفە لە باشووری کوردستان چونکە هەتا ژنان بە یەک دەنگی بۆ مرۆڤایەتی و چۆن ئێمە هەمیشە ئەڵێین لە هەر کۆمەلگایەکی تەندروست و وشیارە ئەبێ ژن پێشەنگایەتی بکە ژنی وشیار پێشەنگایەتی بکە بۆ ڕاستکردنەوەی فەقەرەی کۆمەلگا بەڵام کە دیارە دەنگی ژنان یەکبوونی پێوە دیار نییە و ژنان بێ ئاگانە لە یەکتری ئەمەش بەتەکید زۆربەی هۆکاری جیاجیا هەیە کە ژنان بێخەبەرن لە یەکتری بەڵام ئەبێ لە هەر پرسێک و لە هەر بۆنێک لە هەر شوێنێک کە مرۆڤێکە کوژرێ بێ جیاوازی جەندەری و ڕەگەزی ئەبێ ژنان خۆیان بەرپرسیار بزانن بۆ ڕاستکردنەوەی کۆمەلگای باشووری کوردستان.